لە ڕێکەوتی 27 نوێی 2025 وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی نووسراوێکی ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کرد بۆ ئەوەی لیژنەیەک پێک بهێنرێت بۆ دەرچوانی خوێندنی ئیسلامی تاکو لە زانکۆکان وەربگیرێن. دواتریش لە 1 دەی ساڵی 2025 سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا بۆ وەرگرتنی دەرچوانی خوێندنی ئیسلامی لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئەوەی لەم نێوەندەدا ناڕازیە و بڕیارەکەی جێبەجێ نەکردووە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە. قوتابیان دەڵێن خوێندنەکەمان لەسەر واژۆیەکی وەزیری خوێندنی باڵا وەستاوە، گەر نەکرێت ساڵێک خوێندنمان لە کیس دەچێت. هاتینە خزمەت ئەو جەناب ئەو وەزیری خوێندی باڵا، بەڵام ئەویش وتی چاوەڕێ بکەن تا کاتێکی نادیارە داخوا پاش انتخاباتە تا ماوەشی یعنی نادیارە کەمە چاوەڕێ بکەن، ئەگەر ئەو ساش هەر نەبوو دەکەوێتە ساڵی داهاتوو. داواکاریمانەوەیەکەوە بە زووترین کاتی ئینشاڵڵا لە بۆمان چارەسەرکەن، چونکە هەر ئەمە شایستەترین بەشی شەریعە، چونکە ئەمە هەر دەراسەیمە ئیسلامیە، ئەوەی کە ئێستا وەردەگیرێ کە لە بەشی زانستی وێژەیەکەی دێتن ئەوەندە شارەزاییان نییە لە بابەتی بڵێن علومە ئیسلامیەکان، بەڵام ئەم پێشبەختە هەندە شتمان خوێندیە و ئەمە زیاتر مستحقترین کە بچین لەو بەشانە وەربگیرن. لای خۆشیەوە مامۆستایەکی خوێندنی ئیسلامی باز لە کاریگەری وەرنەگرتنی قوتابیانی خوێندنی ئیسلامی دەکات لە وەزارەتی خوێندنی باڵا و دەڵێت سەدان خانەوادا دەستیان لەسەر دڵیانە بۆ ئەوەی 12 ساڵ خوێندنی منداڵەکانیان بە هەدەر بچێت. دەشڵێت هاوشێوەی خوێندنی ئیسلامی لە عێراق هەیە و هیچ کێشەیەکیش دروست نەبووە. وەرنەگرتنی و قوتابیانە بەڕاستی ڕوخانی هەزاران خێزانی لە وڵاتی ئەمە دروست کرد. بۆ نمونە تەڵەبەیەک 12 سال بخوێنیتن، یعنی ئەوڕۆکە لە پۆلی 12 دەرچوە دەرەجە هینایەکە وەرنەگیرێتن کارەساتە عائیلەکەی خێزانەکەی ناخیان ڕوخایە مستەقبەلی تەڵەبەکەیان فۆتە. ئێستا دیوانی وەقفی سونی کولێ ئیمامی عەزەمی هەیە سەر بە ئەکادیمیاکانی وەزارەتی خوێندنی باڵای عێراقۆنیە، بەڵام بە هاوبەش مەرج، یعنی ناکرێ من هاوبەشم لەگەر تۆ نەبیتن ژیانشمان لە وڵات پێکەوە بیتن، ئەکرێ با معادێکە بی سەر بە وەزارەتی ئەوقاف بی مەدرسە هەبی سەر بە وەزارەتی ئەوقاف بیتن، بەڵام لەگەر دیراسەی ئەکادیمی خوێندنی باڵا و زانکۆیەکان یعنی خاڵی هاوبەشدانی لۆ تەقویەکردنی ئیشەکەی. ئێمە وای ئەبینین بەڕێزان هەم لە کابینەی ڕابردوو هەم ئێستاش وەکو ستافی وەزارەتی خوێندنی باڵا و جەناب وەزیر وای ئەبینین کە دوو وەزارەت معنین بە پرسی پەروەردە و پرسی خوێندن، کە ئەویش وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە، بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی ئەم دوو وەزارەتەوە بتوانێت کواڵیتی باش و دەرچووی باش و خوێندنی باش پێشکەش بکاتن. یعنی ڕەنگە ئیشی وەزارەتەکانی تر نییە هەر یەکە بۆ خۆی مەحەدێک بکاتەوە ئامادەیەک بکاتەوە. بۆ ئەمساڵ 20 قوتابی خوێندنی ئاینی کە ژمارەی قوتابیان زیاترە لە 300 قوتابی کێشەی وەرگرتنیان لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە و مەترسی لە دەستدانی هەوڵ و کۆششی ئەو قوتابیانە هەیە، بۆیە داوا لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکات و ڕەزامەندی لەسەر وەرگرتنیان بدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.